لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق لەلایەن هاوڵاتیان و گەنجانی خەزای بەردەڕەش، بازنەی پشتیوانیکردن و پشتگیریکردن لە لیستی هاوپەیمانیی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵابانی فراوانتر دەبێ. گەنجانێک بەردەوام داوکار دەمێ مافەکان بۆ لیستی هاوپەیمانی ئەمە بەدڵ و بەجا ئامادەینە و دەنگ دەدەین بۆ لیستی هاوپەیمانی. زیاتر پێمان وایە ینی لە هەموو لیست و قوارەکانی دی زیاتر خزمەتی کوردەکە بۆ ئێمەش پاڵپشتی بۆ لیستی هاوپەیمانی دوپا دەکەینەوە. هاوڵاتیانی بەردەڕەش بە هەموو هێز و توانەکانیان پشتیوانی لە سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان دەکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. شێوەیەک پشتیوانی لیستی هاوپەیمانی کوردستان دەکەین کە خۆی گرتووە لێکێتی و لە گۆڕان بە ضروری دیزاین چکەم هێزە باڵادەستە لە کوردستان هەبێتن هاوسەنگی لە کوردستان و لە عێراقیش دەگۆڕێ بۆیە بە هەموو جوود و بە هەموو توانایەک پشتیوانی لەم هاوپەیمانیە دەکەین. هاوپەیمانی دەتوانێت داکوکەری مافی هەموو گەلی کورد بێ بە تایبەتی دۆسی گەنج و لاوان بۆی بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەم لیستە دەکەین بۆ سەرخستنی ئەم لیستە و کاندیدەکای خۆمان یەک لە بەرنامەکان پرۆژەکانی ئەو لیستی هاوپەیمانی پێم وایە کەوا دەتوانێتن مافی گەنجان و مافی لاوان بە تایبەتی ئەو مافێکەوە لیان زەوت کراوە تا ڕادەیەک لیان ژیراوەتەوە دەتوانێت بەدەستی بێنیتن لەم خولەی هەڵبژاردن. تا دێت بازنەی پشتیوانیکردن و پشتگیریکردن لە لیستی هاوپەیمانی کوردستان لە پێکهێنانی هاوپەیمانێتی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گەورەتر و فراوانتر دەبێت بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی مانگی دەی ئەمساڵ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.